ژنانی زۆر لێکرا و ئازادی خواست. ئێوە کە بەڕەگ و پێستەوە ئازاری چزووی تەحقیر و ژێردەستەیتان چەشتووە و لە زمانی کۆمەڵەوە پەیامی خەبات بۆ نەهێشتنی ستەم و نابەرابەریتان بیستووە، لەم ڕۆژەدا لە ڕۆژی کۆمەڵەدا جارێکی تر ئیرادەی خەبات و تێکۆشانتان پتەوکەن. خەباتی ئێوە لە دژی یاساکانی حکوومەتی ئیسلامی و هەموو فەرهەنگی پیا و مەزنانە لە هەر جێک بێ خەباتی کۆمەڵەیە. هەر هەنگاوێکی ئێوە بەرەو ئازادی و بەرابەری هەنگاوێکە بۆ بەهێزکردنی سەرجەمی خەباتی شۆڕژگەڕانەی کرێکاران و بێبەشە. درود دەنێرین بۆ وشیاری و فیداکاری و ئیرادەی شۆڕژگەڕانەتە.